ژانری هاودەم یاخود کۆنتێمپۆرەری چییە؟ ئەو ژانرە باس لە جیهانی ئێستا دەکات، واتە سێتینگ و شوێنی ڕووداوەکانی ئەو ژانرە جیهانی ئێستایە. بەگشتی ئەو کێشانە باز دەکات کە مرۆڤایەتی ئێستا پەیانەوە دەناڵێنێت، واتە باس لەو کێشان دەکات کە گشتین و خەڵکانێکی زۆر پەیکاریگەر دەبن. ژانری کۆنتێمپۆرەری بە تەنها ژانر نییە ئەگەر تێکەڵ بە ژانری تر نەکرێت، واتە دەبێت چیرۆکی ڕووداوەکان ژانرێکی تری سەرەکی هەبێت تاکو لێکدانەوەی بۆ بکرێت و بخرێتە پاڵ ژانری کۆنتێمپۆرەری. بۆ نمونە دەکرێت ئەو ژانرە هەست بزوێن بێت یاخود دەکرێت ترسێنەر بێت. هەروەها ئەو چیرۆکانی ژانری هاودەم تیایاندا بەکاردەهێنرێت زیاتر جەخت لەسەر تاک دەکەن و کێشە و چارەسەرەکانی دەخەنە ڕوو، واتە تەرکیزی سەرەکی ئەو چیرۆکانە لەسەر تاکە کەسێکە. لەبەر ئەوەش کە ئەو جیهانەی ژانری هاودەم تیایدا دەنووسرێت جیهانی ئێستایە، زۆرجار ژیانی خوێنەر و بینەر یاخود سیفاتەکانی خوێنەر و بینەر تێکەڵ بە چیرۆکەکە دەبن و خوێنەر و بینەر خۆی تیایاندا دەبینێتەوە. باشترین نمونەی ژانری هاودەم کتێبی دواتر کەس نەمایەوە لە نووسینی ئەگاثا کریستی کە لە سینەماشدا چەندان بەرهەمی لێبەرهەم هاتووە و چەندان جار کراوەتە فیلم و زنجیرەی سینەمایی. لە گرنگترینیشیان زنجیرەیەکی سێ ئەڵقەیی BBC-ە کە زنجیرەیەکی هەرە سەرکەوتووە و ڕێتینگێکی زۆر بەرزی هەیە. نمونەیەش تر بە هەمان شێوە کتێبی ئەگەر بمێنمەوە لە نووسینی گەیل فۆرمان کە لە پاڵ ژانری تھریلەر واتە هەست بزوێن هاتووە. بە هەمان شێوەش کراوەتە فیلمێکی سینەمای هەرە سەرکەوتوو. بەگشتی ئەمە باسێک بوو لە بارەی ژانری هاودەم یاخود کۆنتێمپۆرەری. بە هیوای سوود.